سەرباری سڕکردنەوەی هەوڵەکانی لە ئاستینەوە خۆی و نێودەوڵەتی بۆ جێژیکردنی نرخی دۆلار، بانکی ناوەندی عێراق نەیتوانیوە بای دۆلار و دینار لە بازاڕەکان جێگیر بکات. شارەزایەکی بواری دارایی پێی وایە هەتا بەشی زۆری دۆلار کە ڕۆژانە عێراق دەیان خاتە بازاڕەوە بۆ بەشی حەواڵەکردن بڕوات، نرخەکان بە ناجێگیری دەمێننەوە. عێراقش لەو کاتەوە بەڕاستیەکەی کە نرخی دۆلاری داگرت لە بڵێ 147 بۆ 132 ئەوە کاریگەریشی باشی هەبووە لەسەر دابەزینی نرخی دۆلار بەرامبەر دیناری عێراقی. بەڵام ئەوەی ئێستاکانە لە ئەمریکا بڵێن تێگەشتنی لەسەر کراوە بابەتەکە ئەوەیە کە مڕوونەیەکی دراوە بە عێراق بۆ ماوەی چەند مانگێک ئەم بابەتە بکرات بۆی بە سیستەماتیکی سوفت ئەم بابەتە یەکلای بکاتەوە و عێراقش بچێتە ناو ئەو ڕێکخراوەوە. بەڵام لە دوێنەوە یەکەم ڕۆژ کە ئەو چاپێکوتنێک کە لە ئەمریکا کرا و دەرکەوت کە عێراق بڕێکی باشی پاری کردە بازاڕەوە کە 305 میلیۆن بوو، بەڵام کێشەکە لەوەیە دروست بوو کە بڕی زۆری 5 قاتی ئەوەی کە بەکاش فرۆشتی بە ناو بازار 5 قاتی ئەوەی ڕێگای حەوالەوە کرد، لەبەرەوە کاریگەریەکانی زۆر لە بازاردا دەرنەکەوتوە. سەرۆکی ژووری بازرگانی کەرکووکش پێی وایە هەوڵەکانی حکوومەت و بانکی ناوەندی عێراق بۆ جێژیکردنی نرخی دۆلار و دینار لە ئاستی چارەسەری کێشەکان نین. سعر الدولار ما يستقر في الآونة الأخيرة. بەهای دۆلار لە عێراق بە ناجێگیری دەمێنێتەوە تا ئەو کاتێ هەنگاوەکانی حکوومەتی عێراق و بانکی ناوەندی عێراق لە ئاستی چارەسەری کێشەکەدا نەبن. ئێمە دەزانین هەر کاتێک خواست لەسەر دۆلار زیاد بێت و بە ڕێژەیەکی کەمیش بخرێتە بازاڕەوە، بەهای دۆلار بەرزتر دەبێتەوە. ئەوەی لە ئێستادا ڕوودەدات سەرباری ئەو حاڵەتە بەشێکی زۆری ئەو دۆلاری ڕۆژانە دەخرێتە بازاڕەوە بۆ حەواڵەکردن دەڕوات. لەمەشدا هەندێک وڵات ئەو پارەیە بۆ خۆیان دەکشێننەوە چونکە ئابلۆقەی نێودەوڵەتیان لەسەرە، کەواتە ئەگەر حکومەت بیەوێ بەهای دینار بەرز بکاتەوە دەبێت چەندین ڕێکاری تر بگرێتە بەر، لەوانەش پشتبەستن بە ژوورەکانی بازرگانی لە عێراق وەک سەرچاوەیەک بۆ ڕێخستنی کاری بازرگانی. بە بۆچوونی شارەزایانی بواری یابووریش ئەگەر نرخی دۆلار لە ئاستی عێراق و کوردستان جارێک ناجێگیر بێت، لە کەرکووک 2 جار ناجێگیرە بەو پێی بەهۆی شەڕی داعشەوە حکوومەتی عێراق خەرجکردنی دۆلاری بۆ پارێزگاکە ڕاگرتووە و مامەڵەی پارێزگایەکی داژی کراوی بۆ دەکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.